بابەتە تەنها پەیوەست نییە بە بەهای دینار و دۆلارەوە، چەندین لایەنی دیکە لە خۆگرێت. جا بۆ قسەکردنی زیاتر لەسەری میوانداری بەڕێز دکتۆر خالید حەیدەرمان کردووە کە مامۆستای زانکۆ و شارەزای ئابووریشە. دکتۆر سڵاوت لەبێ دەم کاتت باش. دکتۆر ئەم میکانیزمەی ئێستا کە جێبەجێ ئەکرێت بەم شێوەیە لە ڕێگەی بانقە تایبەتەکانەوە بازرگانان پارەدار ئەکرێن، یاخود با بڵین ئەو تەڵەبیاتانەی هەیە و داوای دۆلارەکەن ڕۆژانە پێیان نەدرێ و ئەم بانکە ڕاستەوخۆ لە شوێنی مەبەستەوە یاخود با بڵین لە دەرەوە دۆلارەکەیان بۆ وەرەگرێت و ئەیاناتێ و دواتر ئەیاتەوە بە بانکی ناوەندی و بانکی ناوەندیش ئەڵێ خێراتر بووە. ڕای ئێوە چییە لەسەری یاخود دەتوانین بڵین سەقامگیریەکی هێناوەتە ئاراوە؟ بەڵێ زۆر سپاس دەکەم بە ناوی خۆی بەخشندە میهرەبان. خۆی بە تەکید مەبەست لەم بابەتە ئەوەیە کە لە سەرەتای 2023 کە تا ئێستا بانقی ناوەندی دەستی وەردان و تەدەخلی کردو لە ئیشەکە لەبەر ئەوەی بانقەکان دیارە ئامادەبوونیان تیا نەبوو بۆ ئەم بابەتە کە لە نێوان بانقە بازرگانیەکانی عێراق لەگەڵ ئەو بانقانەی کە پیانەوەترێ مراسل لە ئەمریکا و لە شوێنانی تر کە عێراق بازرگانیان لەگەڵاکە یاخود پارەیان بۆ ئەنێرێت لە بری ئەوە شمەک و خزمەت گوزارشتی وایەنن ئەو ئامادەبوونیان تیانە بووە ئەو شارەزاییە لە بوارە لەم تەعاملکردن ئەو جۆرە نەبووە. لە 2024 باس ئەکرێ کە لە سەرەتای 2024 و تا کۆتایی 24 لە 90 بۆ 95 لەو شارەزایە و لەو ئامادەبوونە ئەنجام دراوە، طبعاً بە هاوکاریکردنی وەزارەتی خەزانەی ئەمریکی بۆ ئەم بوارە بۆ ئەوەی وردە بانقی ناوەندی لەناو بوارەکە بێتە دەرەوە و ڕێگە بدرێت بە بانقەکان ئەم ئیشە بکەن. ئەوەی کە ئێستا ئەوترێت تقریباً 8 بانق لە عێراق پەیوەندی ڕاستەوخۆیە لەگەڵ بانقە مراسیلەکان لە ئەمریکاوە، لە هەمان کات لەگەڵ بانقەکانی لەگەڵ وڵاتانی تریش تقریباً 13 بانقی تر هەیە کە لەگەڵ وڵاتانی هند و سین و تورکیا و ئیماراتیش. ئەمە وای لێکە کە چەندێک ئمە لە زانستی ئابووری چەندێک منافەسە و ڕێکابەری هەبێت ئەوەندە لێهاتووی ئەوەندە شارەزایی زیاتر پەیدا ئەبێت و ئەوەندە لە بەرژەوەندی ئەو کەسانە ئەبێکە تعاملەکەن لەگەڵ ئەو جۆرە بازارە. ئێستا گەر کە باسی بازاری نەقد و دراوە و بابەتە ناکەین، واتە ئەو کەسانی کە پەیوەندیدارن بە بابەتەکە وەکو جنابتان لە پێشێکی کە ئاماژەتان پێدا بازرگانەکانن سوودمەند دەبن و مستەفید دەبن لەم بابەتە بە شێوازێکی خێراتر ئیشەکە ئەڕوا. جاران تەنها بانقی ناوەندی ئەو ئیشەیە کرد، بانقی مراسل بوو کۆنتترۆلی دۆخەکەی کرد، ئیشەکە زۆر خاوتر ئەڕۆشت لە هەفتە بۆ 2 هەفتە، ئێستا زۆر خێراتر ئەڕوا، لێهاتووی زیاترە بێ ئەوەی کە باس ئەکرێت شەفافێتێکی زیاتر ئەنجام ئەدرێت لێرە و لە هەمان کات کۆمپانیەکی وردبینی تایبەت بەڕێکەوتن لە نێوان عێراق و وڵاتانی پەیوەندیدار ئەم کۆمپانیانە چێکی ئیش و کاروبارەکە ئەکەن وەکو لاینی دارایی وەکو لاینی ئەوەی کە پارەکە لە بانقە عێراقیەکان گەیشتوتە بانقەکانی مراسلە و لێرە بانقی ناوەندی ڕۆڵی ئەوە بینێ وەکو ئەوەی کە هەر بەرزێک سەردانی وەبسایتی بانقی ناوەندی کردی بە ئەمڕۆ بنمونە باس لە پشتگیریکردن ئەکرێت. پێشتر حواڵات بوو، ئەمڕۆ ئەوەی کە نووسراوە یاخود ئەم هەفتەیە با بڵێن لە دوای سەری ساڵەوە تا ئێستاەوەی کە باس ئەکرێت نووسراوە یاخود ئەوەی کە نووسراوە پشتگیریکردن تعزیزکردن و دامکردنی بانقە مراسیلەکان لە وڵاتانی تر. دکتۆرەتوانین ئێستا بڵێنی تر بەم میکانیزمە جێگیری بۆ بازار ڕگەڕێتەوە و بۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلار؟ یانە توانین بڵێن ئەو جیاوازیە زۆرە نامێنێت لە نێوان دینار و دۆلارە لە بازاری دەرەوەیتر دۆلاریەتە سەر ئەو ئاستە فەرمی کە دانراوە لە لایەن بانکی ناوەندی 132,000. بەڵێ خۆی بەڕێزان پسپۆران لەم بوارە بنیشێکێک لەو کەسانە بووم بەڕاستی پێشبینیم کرد ئەوەی کە لەبەر ئەوەی بانقە بازرگانیەکانی عێراق ئەوەندە شارەزایی نییە و ڕاهاتنیان بۆی نەکرەوە لەگەڵ ئەم بابەتە ڕاهێنانێکی تایبەت یاخود نەهاتبوون لەگەڵ ئەم بابەتە تەسەوری ئەوم کرد کە نرخی دۆلار زۆر زیاد بکە، بەڵام خۆشبەختانە لەخوا بەزێر بێ زۆر زیادی نەکردووە. معنی ئەوەیە کە فعلەن تا ئێستا تا ئەم دقەیە توانراوە نرخی دیناری عێراقی لە بەرامبەر بە
دۆلاری ئەمریکی تا ڕادەیەکی زۆر استقرار و ئارامیەکی هەبێ هەرچەند لە چاوی ئەوەی کە جاران لە 145 و 46 ئێستا گەشتوێتە سەر 150 تقریبان شتێک ئەوە زیادی کردووە بەڵام ئەوانەی کە بەرپرسە لە بانقی ناوەندی ئەم بابەتە ئەم دابەزینە لە نرخی دینار ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە احتیاطاتی دراوی گرانبەها لەگەڵ ئاتون لەگەڵ استثمارات و بەرهێنان دابەزیوە تقریبان بای 5 تریلیۆن دینار نەک لەبەر ئەوەی بنمونە دینارێکی زیاتر تەبع کراوە دینارێکی زیاتر خراوەتە بازار نەخێر ئەوەی کە باس ئەکرێت لە بینی 101 بۆ 104 تریلیۆن دینار لە بازارەکانی عێراق هەیە ئەو بڕەپارەیە زیادی نەکردووە بەڵام ئەو بڕێکە لە دەستی داوە نرخی دیناری عێراقی ئەوە بوو هۆکارەکە بوو کاتی جەنابتان دکتۆر بادەم باسی ئەوە بڕوات تەسەورەکەم بزانم ئەو داهاتی کە عێراق هەیەی و ئەو پارەکاشە و ئەو پارەی کە ئیتر مەلموسە لە ناو بازاڕایە واتە نەختی دینار نەختینەی دینار کە لە بازاڕە جا ئیتر ئەوە ناکە لە ناو قاسە و یاخود شوێنەکانی ترایان بە شێوەی سەنەدات و وەرەقەیە ئەوەی کە لە ناو ئەم عێراقەیە هەیە لە کاتی بجێبەجێکردنی ئەم میکانزمەیە عێراق چی بەسەریەت لە کاتێکا ترسیەوە هەیە و نەختینەشی کەمە ئەتوانێ ئەمە چارەسەری بکات یاخود دۆخەکەی خراپترەکە چونکە دایمە باسیەوە کرێت کە کێشەی نەختینە هەیە بەڵام هەموو لایەنەکان دانی پیانانێن بەڵێ خۆی باس لەوە ئەکرێت کە ئەرچی جەنابتانم کرد ئەم جۆرە لە ئەم چۆنیەتیە لە تەعاملکردن گۆڕینی لەوەی کە بانقی ناوەندی کۆنتترۆلکاری ئیشەکە بێت ئێستا ئەکەوێتە دەستی کۆمەڵێک بانقی بازرگانی ئەمە والیەکە کە شەفافێتێکی زیاتر جێبەجێ بکرێت وەکو ئەرچی جەنابتانم کرد لە هەمان کات چەندێک لاینی زیاتر لە ناو بابەتەکە بێ بە کۆنتترۆلکردنی دۆخەکە بەگشتی بە تەکیدەوە لە سوود و قازانجی ئەو کەسانە بێت کە تەعاملەکە لە بازارەکە کە بازرگانەکانن ئەوەی کە باس ئەکرێت بەم شێوازە بەڵام ئەوەی کە جەنابتان ئەفەرمون تا چ ڕادەیەک بنمونە ئەمە والیەکە کە نرخی دۆلار جێگیر بێ تەسەورەکەم بەم شێوازە ڕۆشتەوە ئەم هەفتەیە ئەگەر بابەتەکانی تر بنمونە دۆخی جەنابتان ئەزانن دۆخی ناوچەکە هەمووی بەگشتی لە بینی عێراق و ئێران و سووریەوە تورکیا ناجێگیرە ئەوە ڕۆڵی جەنابتان ئەزانن سیاسی ناوچەکە زۆر کاریگەرە لەسەر ڕۆڵی دکتۆر بێجگە لەو دۆخە ئاڵۆزە ئەوەی تر کاتی دەست بەکاربوونی دۆناڵد ترامپیش نزیک بۆتەوە لە کاتێکە کە دۆناڵد ترامپ دەست بەکارە بێت ئەبینین کە کۆمەڵێ بانکیش سزا دراون ینی 37 بانکی عێراقی لە ژێر سزاکاندان پێشبینی تۆ چییە بۆ ئەو کاتە دۆخەکە چی بەسەر خۆی بەتەکید من تەسەورەکەم ئەم جێبەجێکردنی ئەم هەنگاوە بەڵێ ئەم جێبەجێکردنی ئەم هەنگاوە بەم شێوازە بەم ئارستێت تەسەورەکەم بەشێک بێلەوەی کە عێراق ئەوەی خۆی بگونجێنێ لەگەڵ پێداویستەکان ئەوەی کە هەیە بۆ قۆناغی داهاتووە کە ترامپ ئەبێتە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەسەورەکەم ئەوە بێ بۆیە عێراق لەو ئاراستە ئەڕوا کە ترامپ ئەیەوێ و ئیدارەی ترامپ ئەیانەوێ عێراق بەم شێوازە بڕوا یعنی ساڵی پار ئەوەی کە بینیمان بنمونە باس لەوە کرا وتیان ئێمە بڕێکی پارەمان نردووە بۆ عێراق ڕقەمەکانمان تۆمار کردووە دۆلار بنمونە وتیان ئێمە ئەوانەی کە پێمان گەشتووە ئەو ڕقەمانە لە بازارەکانی ئێران بینرابوو لە تەهران بنمونە باشە ئەم پارەی کە تەبع کراوە یاخود ئەم پارەیە کە نێردراوە بۆ عێراق چیەکە لە ئێران بۆیە ئەوە بەتەکیدەوە بوو کە باستان کرد بەڕێستان بوو بەوەی کە کۆمەڵێک بانک سزا بدرێن چەند بانکێک سزا دران و ئێستا بانقی ناوەندی لە ڕێگەی جێبەجێکردنی ئەم بابەتە ئەم ئالیەت و ئەم چۆنیەتە هەوڵەدا بۆ ئەوەی ئەو سزایە لەسەر ئەو بانقانە لابات بەتەکید ئەگەر فعلن ئەم شێوازە ڕۆشتووە سەرکەوتوو بوو کە تەسەوری ئەوە کەم سەرکەوتوو بێ لەبەرەوەی کۆمەڵێک لاینی نێودەوڵەتی پەیوەندیدار هەیە کۆنتترۆلی دۆخەکەکەن بۆیە بەم شێوازە و حکوومەتی عێراقیش مەبەستەوەیە کە سەرکەوتوو بێ بۆ ئەوەی ئەو گەندەڵەیە کە هەیە لە دۆخی دارایی عێراق کەم ببێت نمونەیەکە ئێمە بۆ ئەوەی بەڕێز باستەوە ئەکرێت چەند جارێکیش من باس کردووە ئەو بڕەپارەیە کە لاینی پەیوەندیدار هێزی پەیوەندیدار لە بازارەکانی عێراق دەستی کەوتووە لە ساڵی 23 لە بوونی جیاوازی لە نێوان سعری دۆلاری با بڵێن نرخی دینار بەرامبەر بە دۆلار کە لە بازار پێوترێت سعری دۆلار بەرامبەر بە دینار ئەو جیاوازیە لە بینی نرخی ڕسمیەکە کەوەی کە ڕاگەیانراوە لەلایەن بانقی ناوەندی لەگەڵ ئەوەی کە لە بازارەکان هەیە زیاتر بووە لەو 20 ساڵی ڕابردووە یعنی 2004ەوە تا 2022 چەندێک پارەی دەستکەوتووە ئەو لاینە کۆنتترۆلی بازارەکانی عێراقی کردووە بازارەکانی دارایی عێراقیان کردووە لە 23
زیاتر لەوەی دەستکەوتووە بۆیە تەسەوریەوە ئەەکەم گەندەڵیەکە تا ڕادێکی زۆر هەر ئەمێنێ بەڵام ئیتر چۆنیەتەکە کە گۆڕاوە ئەوەنیش خۆیان ئەگونجێنن لەگەڵ دۆخە تازەکە کەواتە پێ دوایە گەندەڵیەکەش خۆی گونجێنێ لەگەڵ گۆڕانکاری ئەو گۆڕانکاریانەی کاکرێت ینی هیچ گەشتبینیە ڕووناکبینیەک نییە لەو وەزعەیە پێ دوایە هەر دەرچەکان ئەمێنێت بە بۆچوونی من وە دڵنیام تا ڕادێک لەم بۆچوونە بەڵێ ئەمێنێ لەوانەیە کەمتر ببێ لەوانەیە کەمتر بێ بەڵام بوونی ئەوە ئەمێنێ بۆ لەبەر ئەوەی ئەو پرۆسی ئەگەر ناوی بنین پرۆسە گەندەڵەکە کە ئەنجام ئەدرێت لەلایەنی کەسانێکن کە لە ناو حکوومەتن یاخود دەستیان هەیە لە ناو حکوومەت یاخود نزیکن لە بڕیاردەری حکومی بۆیە دوور نییە حکوومەت لە بابەتەکە بەڵام ئەیانەوێت تا ڕادێکی زۆر دوور ببن لەوەی کە ئەمریکا تووڕە ببێت وە سزای بانکێکی تر بدا سزای ساڵی پار باستەوە کرا ئەگەری ئەوە بوو زۆر بانکی ناوەندی سزا بدرێت بۆیە تەسەورەکەم گەندەڵیەکە کەمتر ببێ بەڵام وەکو بوون و وجود بەڵێ ئەمێنێ بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ شارەزای ئابووری لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵ مامۆی سوپاس بۆ بەڕێستان دکتۆر.